ئازیزان وەکو پێشتر باسم لێوە کرد ئەم بەشەی پرۆگرامەکە بابەتێکی تەندروستیە باز لە کۆنەخۆشی میتابۆلیکەکەین بە دڵنیام لەوەی ئەوانەی کە نایزان ئێستا پرسن میتابۆلیک چییە بۆیە بەوردی بینەری ئەم تەوەری پرۆگرامەکەمان بن بە چڕۆپڕی باز لە نیشانەکانی میتابۆلیکەکەین با بزانین چیە چۆن ئێمە بتوانین خۆمان پارێزین لەو کۆنەخۆشیانی کە هەیە میتابۆلیک چی و چی ئەگرێتەوەواتە چ جۆرە نەخۆشیەک ئەگرێتەوە بۆی بە چڕۆپڕی زانیاری وەرگین لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانیار نووری ئاغارمان کردو کە بەڕێز یان پسپۆری هەناوی گشتین دکتۆر یان سڵاو لێ بێ و زۆر زۆر بەخێر بەخێر چاوان دکتۆر کۆنەخۆشی میتابۆلیک چییە؟ ئەم وشەیە خۆی ئینگلیزی لاتینیە ئەگەر تۆزە بیکەیتەوە بە کوردی لەوەچە شتێکی وامان نەبێت بەڵام بۆی ئاسان بێ بۆ بینەران سندرەمەکە و یعنی میتابۆلیک سندرەم وشەکەی دووەمی کە سندرەمە واتە کۆن نەخۆشی یەک نەخۆشی نییە بە تەنیا کۆمەڵێکن بەیەکەوە وشەی میتابۆلیکەکەش خۆی ئەچێتە ناو سیستەمی هەرسەوە ئەگەر تەرجەمەیکەی بەڵام لە ڕاستی پەیوەندی بە هەموو ئەو نەخۆشانەوەیە کە جڵتەی دڵ و جڵتەی دەماغ و قەڵەوی و چەوری سەرجگەر و هەموو ئەوانە بەیەکەوە کاتەوە ئەوتە لە گروپێک لە نەخۆشی پێک دێت پێڵەن لە نەخۆشیە بەڵێ کە کەسێک تووشی هەموو ئەمانە بێت پێڵەن کۆنیشانی میتابۆلیکی تایە یان پێشترە یان یەکێک لەمانی تابێت کاگاری ئەو یەکێ لە شتە گرنگەکانێتی ئەم نەخۆشیە سەرەتا کە دۆزرایەوە لە ساڵی هەشتاکانە بوو بەڵام زۆر چۆنەڵی پەری پێنەیرا بوو نەئەزانرا ئەستی مەترسەکەی چۆنە لە بەرەوەی ئەو بەشانی کە لی پێگاتووە کە قەڵەوی و زەخت و با بڵێن چەوری ئەوانەیە هیچی نەگەشتوێتە ئەو ئاستی کە چارەسەری پێویستە بۆ نمونە بۆی بۆ بینەران ئاسان بێ ئێماڵێن ئەگەر کەسێک با بڵێن شەکرەی سێمانکی با بڵێن ئەمەوەکو شەوێکی گشتی لە حەوت تابێت ئەمە ئیترە چێتە ناو شەکرە و پێویستەکە عیلاج بکرێ بەڵام تۆ 6.7 دانانی بە شەکرا جاران وایان ئەوت ئەم نەخۆشیە یەکێک لە بەشەکانی ئەوەیە کە ئەو جۆرە شەکرێژ ئەگرێتەوە کە ئێشتا نەگەشتوێتە شەکرە ڕاستەقینەکە ئەو جۆرە زەختە ئەگرێتەوە و فشاری خوێنە ئەگرێتەوە کە ئێشتا نەگەشتوێتە ئەو پلەی کە با بڵێن بە نێو دەوڵەتی 14 بە 9دا ئەندرێ نەگەشتێتە ئەو پلەی عیلاج کرێکاتە قۆناغێکە پێش ئەوەی نەخۆشە ڕاستەقینەکان خۆیان دەرخ باشەکاتە دکتۆر ئەم قۆناغە بە تەنها یەک گۆڕانکاری نییە کە لە جستەیە ڕوئەت یەک دانە نییە دانا ئەبێ کۆمەڵێکن بەیەکەوە پێناسەکەی وادانراوە ئەبێت خاڵی گرنگی ئەوەیە بێ قەڵەوی تیاابێ بەپی هەندێک لە ستاندەر هەندێک وڵات ئەوەشان بچوو کردوێتەوە چکڵەن قەڵەویش نەبی کێش زۆریش بی هەر کێشەیە قەڵەوی ئەبێت تیاابێ ئەبێ بەرزبوونەوەی چەوری تیاابێ نزمبوونەوەی چەوریە باشەکانی تیاابێ کە وەکو بەرگری ئێمە بەکارێنین بەرزبوونەوەیەکی فشاری خوێنی تیاابێ بەرزبوونەوەیەکی شەکری تیاابێ هەمویان بەیەکەوە ئەچێتە ناو ئەو کۆنەشەشەوە دکتۆرەمە دکتۆری پسپۆڕی خۆتان هەسا ئەزانێ بەخوا ئەم بابەتە پێشتر بینیومانانی لێمە لە ڕێ بەرنامەوە زانیمانە بەڵام ڕەنگە زۆر کەسە بێ هەر ڕۆژ لە ڕۆژان بیری لەوە نەکردێتەوە نەخۆشیەکە پێڵەن نەخۆشی کۆنیشانی میتابۆلی وانە کاتێک منێکی نەخۆش ژێمە لای جەنابتان لەو ستاندارانی باسی کرد زەختە و قەڵەوەی و شەکرە و نازانم ئەو نەخۆشیانی تر کە هەیە چەند دانێ امتیابێت تر ئەزانی کە میتابۆلیکشم هەیە میتابۆلیکە بەڵێ ستاندارێکی هەیە مەسەڵەن قەڵەوێکە و شەکرێ بەڵێ ژماری خۆی هەیە چۆن ئەو ژمارەیە پێناسەکە با بڵێن ئەو پێناسیان کە زیاتر ئەمریکەکانی بن بەڕێوە یەکەمە بێ قەڵەوی هەبێ بە کەمەر زۆریەوە لە دوای ئەوە ئەبێ دوانی تریتیا بێ لە خاڵەکانی کە پێش نەخۆشین یەکێک لەوانە بۆ منە ئەگەر زەختی بەرز بوو بێتەوە بەڵام نەگەشتێتە ئاستی چارەسەر یاخود چەوری بەرز بوو بێتەوە نەگەشتێتە ئاستی چارەسەر فەرقەکە لە چییە لەم بابەتە بەشێکی باش لە نەخۆشی خۆمان طبعاً ئەوە دەستخۆشیە بۆ میدیاکان وەکو ئێوە گەشتونەتە ئەو زانیاری کە پێش شەکرە هەیە پێش زەخت هەیە ئەمە بڵاو بۆ تۆ لە ناو خەڵکی خۆمان بەڵام ئەمەیان تۆزە نوێترە بۆیان کە ئایا تۆ ئەگەر پێش شەکرە دەبێ پێش زەختی شە هەبێ ئەم دوانە بەیەکەوە ئەتخاتە ئەم نەخۆشیە تازەیەشەوە ئەمە یەکێکە لەو خاڵانی کە هیوادارمەمە ئیشکەین لەسەری زۆر باشە کاتە دکتۆر ئەم میتابۆلیکە لە چ جۆرێک لە پشکنینەکانان دەرەکەوە بۆ نمونە چۆن بۆ ئێوە ڕوونە بێتەوە کە کەسێک یێت بۆلاتان ئیتر تا پەنجەمۆرەکەی بۆکەن کەمە میتابۆلیکێتی بەو هیوای خۆی ئەو مۆرلێنانە نەبێ بەڵام گرنگە قسەکەوتەوە نەخۆشەکە تێبگەێنی زۆر جا با بڵین نەخۆشێکیت شەکری هەیە پشکنینێکەکات تەماشای شتەکانی تری ئەەکەی هیچی نەگەشتێتە ئاستی چارەسەر
با بڵێن کۆلیسترۆلی 180 با بڵێن نەگەشتێتە ئاستی چارەسەر فشاری خوێنی 13 و با بڵێن بە 7 شتێکە نەگەشتێتە ئاستی چارەسەر بەڵام کە بووی کۆ ئەەکەیتەوە هەمویان بەیەکەوە اینجا ئەزانی ئەمە پێی خستوەتە نەخۆشی میتابۆلیک سندرۆمەوە جیاوازەکە چیە بێ بۆ ئەم نەخۆشە جیاوازەکە لەوا بێ زۆر تونتر دەستداگری لە چارەسەرە ئەگەر ئەم کەسە ئەمانی نەبێ لەوە چێ پێی بڵێ تۆ بەس بچۆ پارێز و وەرزش بکە چەورەکانی دێنیتە خوارەوە بەڵام کە دووسەیەکی ئاوە کۆ بۆ بەیەکەوە لەگەڵیا ئەبێ ئەی دکتۆر ئەگەر یەک دانایانی هەبێ بۆ نمونە ئەوانەی تری نەبێ ئەگەر چارەسەری ئەو دانەیە وەرنەگرێ ئەگەری هەیە ئەوانی تریشکۆ بێتەوە لە سەری و تووشێ میتابۆلیکی هاوڕەکانی لێکەوەکە یەکێکە لە پرسیارە گرنگەکان دەست خۆش بێت زۆر مشتمر لەسەرەوە هەیە ئایا ئەم هاوڕێ با بڵێن ناخرا ئەم ناباشانە ئایا یەکتری ئەهێنن ئێستا مشتمڕێک لەسەرەوە هەیە دەرکەوتو ئەوانی کە چەوریان بەرز بۆ ماوەیەکی زۆر بەڵێ ئەگەری هەیە شەکرە بێنە بە دوای خۆیان ئەوەی شەکری هەبووە ئەگەری هەیە بەرزە فشاری خوێن نەخۆشی زەخت بێنە بە دوای خۆیان لەبەر ئەوە زۆر گرنگە هەر کەسێک لەمانە کە پشکنینی کرد وەکو خۆم دایمە بە نەخۆشەکانەڵەمە بێ پشکنینی هاوڕەکانیشی بکە هاوڕێی نەخۆشیەکەی ئەبێ ئەگای لێ بێ هیچ حکمەتی تیانە زەختەکە کۆنتترۆلکە ئاگای لەوە نەبێت چەوری کۆنتترۆل ناکاتی ینی ئەبێ هەمویان بەیەکەوە پشکنین باش ئەی دکتۆر کە ئەڵەی کەسێک کۆنیشانەی میتابۆلیکی هەیە واتە چۆتە نێو حاڵەتی مەترسیەوە بەڵێ مەترسێک زیاتر بوو مەترسێک زیاتر بوو ستێپێک زیاتر بوو مەسەنە قەڵەویە لە بەپی سیستەمی BMI پێم وایە ئەڵەن پلەیەکی قەڵەویە بەڵێوان ئەگە چۆ پلەی دوو ئیترەوە زۆر گرنگترە ئەو کۆنیشانانە بەپی ئەمانە دیارریەکەم ومە قەڵەوی بەم جۆرە شەکرە چوو بێتە سەر و حوتەوە چوزانم زەخت لەسەر و چواردە بە هەشتەکەی حوتەکەی خۆتێڵی ئاوا دەستنیشانیەکەن بەڵێ ژماری هەیە بە هەندێک ژمارە و پێ بڵم بۆ نمونە بۆ قەڵەویەکە زۆر پژنا بەستن بە BMI ئەشکە ئێمە شتێکی تری مەترسیدارمانەیە لە کێش زۆریە کە کەمەرزیابوونە ینی ئەکرێتەوە بۆ نمونە BMI 25 بێ نەچوبیتە ناو سیەوە نەچوبیتە قەڵەویەوە بەڵام کەمەرە زۆر بینجا بە تایبەتی لە چاوی نەکبەتا با بڵێن قەڵەوی لە پیاوە زۆ مەترسیدارترە ئەگەر ئەوەت هەبێ ئەوە پێ خستوەتە ناو یەکێک لە خاڵەکانی ئەم نەخۆشیەوە ئەگەر لەگەڵ چەوریە باشەکانی نزم بێ کە HDL با بڵێن تۆ مەفروزە لە پیاوێکە چل بەرەو سەرەوە بێ با بڵێن ئەم 38 دێتەوە ئەوە کەواتە بوو بە دوو خاڵ ئەگەر چاوری جگەرت هەبێت چی ئەوە شێکێکە لە بابەتەکانی تر چاوری جگەر و ئەوانە خۆیان نەچۆتە ناو پێناسەیەم نەخۆشیەوە بەڵام لە زۆربەی زۆری نەخۆشەکانە کە میتابۆلیک سندرۆمیان هەیە دەرکەوتووە چاوری سەرجگەریشانێ دەرکەوتووە کێشەی کیسەی هێلکەدانیانێ کە لە ژنانە زۆرە کەواتە هەر یەکێک لەمانە دۆزیەوە ئەبێ هەوڵبەی هاوڕەکانیشی بدۆزیتەوە اینجا دکتۆر خانمانی دووگیان لە قۆناغی دووگیانیان زۆر کات تووشی شەکرابن تووشی بەرزی فشاری خوێنە بن ئەم دوانە کە بەیەکەوە بوو ئیترە توانی ئەم خانمە بۆ نمونە پێی بڵێ کە تۆ کۆنەخۆشی میتابۆلیکە هەیە یاخود نەخێر ئەگەری ئەوەی هەیە لە دوای قۆناغی دووگیانەکە بیپەڕێنە چونکە هەندێک جۆری شەکرە و زەخت و ئەم بابەتانە هەیە پەڕە دوای ئەوە نامێنێ بە تاکید لەسەر قسەی تۆیە لە خانمانی دووگیانە نابێ بچنە ناوم پێناسانەوە ئەو نەخۆشانی کە دروستە بێ بەبوونی سک پڕیەوە میکانیزمی دروستبوونەکەی جیاوازە ڕاستە لەوە چه چارەسەری وەکو یەک بێ بەس سیستەمەکەی کە دروستە بێتە جیاوازە لەوەی کە بەبوونی ئەم نەخۆشانی ترەوە دروستە بێن هەر کەسێکە بۆ با بڵێن شەکری هەیە زۆر جیاوازە لەوەی کە بەبوونی سک پڕیەوە تووشی شەکرابێ لەوە چه هەمان چارەسەردا بنی بەڵام هەندێک شتیان جیاوازە بێ باشە دکتۆر لە ژنان و پیاوانە ئەم کۆنەخۆشی میتابۆلیکە توێژینەوەکان هیچیان دەرخستووە کە لە کامیانە ئەگەری توش بوون زۆرترە وەکو پێشەکەوتم لە پیاوی نەکبەتە لەبەری پیاوان زۆرتر تووشە و نەخۆشەکەمانەوەیتر ئەو کێشەیەمان لە شتێک شاقی چێکە با پیاوان بەریان کە یقەی ناکە وڵای منەوەی لە تەندروستیای بینم هەموو شتە خراپەکان بۆ پیاوانەیتر ئینشاڵڵا بۆ هیچ مردن بەدەست خۆیان بەس بەخوا زۆرترین لافیتەی پرسەکان پیاوانە وایە بەیوا سەلامەتی بۆ سەلامەتی بۆ دکتۆر مناڵ تووشی ئەم کۆنیشانی میتابۆلیکە بێت تەمەن یەکێک لە کێشە گەورەکانی ئێستا جیهان بەڕۆ ڕوویە بێتەوە ئەوەیە قەڵەوبوون لە مناڵیە جاران ئەم شتانە هەر بە جوانی دانرا مناڵە تۆزە خرپن و ئەوە بە تایبەتی کە نزیکی هەرزەکاری بووەوە لە 13-14-15 دەرکەوتووە زۆر بە ئەستەم دوای شتەکانی چاکە بنەوە لەبەرەوە بەڵێ لە مناڵیشە قسە هەیە لەسەر ئەم حاڵەتە دروست ببێ ئێستا ئەڵەن تەنانەت گەشتێتەوە یەک لەسەر چواری جیهان هەیەی بەخۆشیان نازانن
ئەم حاڵەتانەیە هۆ کارەکەشی ئەوەیە کە تۆ باسەکە قەڵەو بوون کە هەیە کەم جوڵەیی ئەمانەوە ئاکاگەر تۆ لە مناڵی و فریای نەکەوی زۆر ئەسەمە دوایی تامان ناکرێ و کوچارە سەردابنی ینی جوڵان و ڕێگریکردن لە قەڵەوی بەڵێ بەڵێ ئەکرێت کە بە دۆزینەوەکەی و ڕێگەچاری بۆ دابنی نەگەشتێت بێتە ئەوەی ئەو شتانە بێنە دوای زۆر باش اینجا دکتۆر هەمیشە لە زاری بەڕێستانەوە گوێمان لێ بۆ کە خۆپاراستن زۆر باشتر لە چارەسەر جا تۆ پێمان بڵێ بابزانانی خۆپاراستنەکان ڕێگاکانی خۆپاراستن چیە بۆی تووشی ئەم کۆنیشانانەی میتابۆلیک نەبین یەکێک لەو شتانە لەم نەخۆشیە گرنگە خۆپاراستنەکەی دوو بەشە بەشێکیان ئەوەیە کە هەموو کات باسیەکەینەوە جوڵە و زۆر بێ وەرزشکەی نیاڵی قەڵەو بیت ئەو خواردنانی کە زۆر چڕن بادایمە ژەمەکانت ئەوانە نەبێ ئەم شتانە خەڵکێکی باشی خۆشمان ئێستا پێزانێ بەڵام بەشی دووەمیانی گرنگە بەڕای من وەکو پزیشکێک بەشی دووەمی ئەوەیە کە تۆ پشکنین ئەکانە خۆش بۆ ئەنجامانی کە لە نۆرمەڵەکان ئەیبینێ بەوە دڵخۆش نەبێ بە تەنیا چکەوەکو پێم وتی تۆ ئەبێ کوی بکەیتەوە بەیەکەوە چوانە ئەکرێ بچە پشکنین کە چاوری نۆرمەڵ بێ بەداخەوە ژمارێکی کەمی تاقیگەش لەوە چێ پێی بڵێ خەمنە بێت چاورەکانە نۆرمەڵە بە پێ و ژماری لە وەرەقەکای بینێ بەڵام نازانێت لە لایەکی ترەوە خاڵێکی تریانی تایە کەواتە خۆپاراستنەکەی دوو بەشیە بەشێکیانەوەی کە هەمومانە بێ بیکەین وەرزشە و کەمخۆری و ئەوانەیە بەشێکیشان ئەوەیە کە لەگە پزیشکە بتوانیت چارەسەر بۆ شتەکان دۆزیتەوە دکتۆر ئەم نەخۆشی میتابۆلیکە ئەمە زەنگێکی ئاگادارکردنەوەیە کە بە جەستەی کەسەکاڵە تۆ ئاگاد لە خۆت بێ بۆی داخڵی و نەخۆشیە نەبی وانیان کەواتە ئەگەر بتوانانی خۆت بپارێزی لەو هەنگاوەیە ناچتە ناو شەکرە داخڵ بووی بەڵام ئەکرێت ڕێگری لێ ئەسڵێن لەوە چ چاکیش بکرێت چاکیش بکرێت ینی بیشێنیتەوە نۆرماڵ و سپاس بۆخوا نەخۆشی زۆریشمانەیەوە تەمان بەشی یازاتی خۆیانە ئەیبینی هاتۆ دووسێ خاڵی کۆ کردوتەوە دووسێ نمرەی هەیە لەم نەخۆشیە سیرەکی لە دوای سێمان چوارمانەی بینی هەمووی هێناوتەوە خوارەوە دکتۆر میتابۆلیک و میتابۆلیزمیش باسەکرێت ئەمە چیە جیاوازن میتابۆلیزم پرۆسە فیزۆلۆجیە نۆرماڵەکەیە هەر ئەم پەیوەندی بەم نەخۆشیەوە نەخۆشیەکە بەسراوەتەوە بە پرۆسەکەەوە هەندێکە ئەڵە میتابۆلیزمی لەشت کەم بابەتێکی ترە بابەتێکی تر فیزۆلۆجیەوە جیاوازە باشە چارەسەرە پزیشکیەکان چییە بۆ کەسێک کە میتابۆلیزمی کۆنیشانی میتابۆلیکی هێنەک میتابۆلیزم یەکەم جارەوە باڵێن دەستنیشان کرێت ئەوە خاڵی یەکەمە دووەم سەیری ئاستی مەترسی نەخۆشەکەکەی کوڕێکی 45 ساڵ بێتە بەردەمان ئەم نەخۆشیی هەبێ و بنەماڵەکەی نەخۆشی مەترسیداری نەبێ فەرقێ لەگەڵ کوڕێکا کە دایکێکی یا باوکی یا کەسێکی پێشوەختە بە جەڵتە مردبێ ئەمانە تەمەنەبێت تۆ دەست تونتر دابنی دوای دەستنیشانکردنی نەخۆشەکە اینجا ڕێنمە با بڵین لایفستایڵەکانی پیاڵی کە قەڵەوی کەم کاتەوە کە وەرزش بکات کە خواردنەکانی ڕێک بخە خۆ ئەگەر یەکێک لە ژمارەکانی زۆر زیاتر ملی نابێ ئەتوانی هەندێک لە دەرمانەکان دابنی بۆ نمونە ئەو دەرمانانی بۆ شەکرە بەکارێنرێ ئێستا دەرکەوتۆی پێش شەکرەش ئەتوانی بەکاری ئەو دەرمانانی کە وەکو بەنانێنی وەکو ئیعلان نەبێ ئەو دەرزانی کە بۆ قەڵەوی بەکارێنرێ ئەتوانی لەم قۆناغا بەکاری بێنی زووتر فریای بکەوی ئێستا ئەو دەرمانانە ئەوەنە سەلامەتن ئەوەنە سەلامەتن دەرکەوتووە پێش توش بوون بە نەخۆشەکەش دەتوانین بەکاریان مایدە بڕین و ببرلانە ئەتوانی ئەوانە چارەسەر لەم جارێ بمبڕەکان دەستی خۆش بە باسەکرد ئەوەیە ئەگەر قەڵەوێکی وا بێت زانی بێتە سەرچاوی مشکلەکانە ئەتوانی نەشتەرگەری قەڵەوەکانی بۆ بکەین زۆر باشە دکتۆر ئەگەر کەسێک فەنانە باتە بەر نەشتەرگەری بۆ نمونە هەندێک ڕێجیم هەیە کە کات ئەڵە ئەگەرچی کێشی لەشت داوەزێنێ بەڵام ڕەنگە لە لاوە ڕێژی کۆلسترۆل و چاورەکانت بۆ بەرزکاتەوە و کاتە ئەو کەسە چی بکات بە تاکید باشترین سیستەمی خۆراک ئەگەر بیەوێ بیکات و با بڵێ نێوێت بچێ بۆ ئەو نەشتەرگەری شتانە ئەو سیستەمی خۆراکانەیە کە هاوسەنگە زۆر باش نییە لە خۆراکی سیستەما هەموو کاتێکی ژووتومە شتێک قەدەغە بکەیت و شتێک زیاتر بکەیت لەوە ئەچێمە بۆ فترێکی کاتی باش بێ وەکو سیستەمی کیتۆ ئەوانە هەندێک بەڵگەی زانستی هەیە لە فترێکی کەمە ئیسیفادەکەی بەڵام وەکو سیستەمێکی دوور و درێژ باش نییە بەردەوام بێ باشترە دوای ماوەی خواردنەکان هاوسەنگکەیتەوە باش چارەسەریکی مناڵە کە تووشی کۆنیشانی میتابۆلیک بۆ لەگەڵ کەسێک کە تەمەنی و ڕەنگە سەر و 60 ساڵ بێ چارەسەرەکان جیاوازن بەتەکیت مناڵ کاتێکی باشە بە بەردەمیەوە ماوە ئەتوانی هەمووی بە سروشتی جارێ هەر لەگەڵی خەریکبی بەڵام لە کەسێکە کە نزیکی نەخۆشەکان بۆتەوە تەمەنێکی پیا کردووە ئەبێت تۆزە دەست قورستر داگری لە علاجەکان ئەمە زۆر جار لێرە باسی ئەم جۆرە نەخۆشیان ناکەین ئەمانەیە هەمیشە گەشتبینی بێن بە بینەرەکانمان ینی هەموو نەخۆشیەک شکورێسە چارەسەری هەیە زۆربەی زۆری وانە
بەڵام باەکشک بڵین لەسەرم نەخۆشیە چ کاتێک پێڵی با دەسی لێ بشوی هەرگیز ئەو شتە ناڵێن ناڵێن لە هیچ نەخۆشی کا دکتۆر هیچ نەخۆشیەکە مەبەستم ترسێکە ئەخە ترسێکی پۆزتیڤی ژەیە بۆ نەخۆش گرنگە وانە تۆ خۆ پێڵێ ئەڵی تۆ ئەگە شەکرەتە شەکر مەخۆ تۆ کاری خۆی بە دکتۆر دکتۆر پێ بڵە بڵێ تر تاو دەست لە نەخۆشیەکە شۆڕێتەوە ماڵە نەخۆشی خۆمانە و شانە بەکارێنێ لەوە چە بە هەڵە تێگەشتن بێ لە پزیشکەکان لەوە چ یەک دوو پزیشکیشمانە بێ ئەو شتانە بڵێن من خوانە خواستە مەسێکی خراپم نەبوو بەستەکەی منەوە بوو کە ترسێکی پۆزتیڤ لای نەخۆشەکە دروستکە بەخۆی بچێتەوە پۆزتیڤ دروستکەی وانە من دایمە ئەڵم ترس مهمە لە ئینسانە لە بابەتی تەندروستیە زۆر جان نەخۆشیە کە سوکارگەڵە دکتۆرمەی ترسێنانەڵ ناوێ بترسێ بەڵام تۆقینمان ناوێ سایکۆلۆجیکال پانیکمان ناوێ یانی تۆ ئەوە تۆخی تووشی خەمۆکی کات و بزانین دنیا کۆتاییەت بەڵام هەندێک ترس وەکۆڵی زەڕورە بێ بەخۆیان بچێتەوە نێکجار بە ترسێکی خێرا ڕەنگە شەکری لە ژیانە شەکری نەخوارد بە توی شەکرە بێ ناوەتاکیید ئەو ترسە تۆقینانە قەت تەندروست نییە ئەوە باش نییە باشە دکتۆر نزیکە بینەوە لە کۆتای ئەم بەشی پرۆگرامەکەمان چ خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئێمە پێڕەویکن بۆی کە سەلامەت بین ئیتر هەم لە کاتی توشبوونەکە و هەم لەوەی کە پێشەوی تووشیش بین مادەم کۆتاییە جار بە دەستخۆشتان لێ بکەم بۆ بەرنمەکە ئینشاڵڵا بەردەوام بم لەم شتانە ئەوەی کە من گرنگە بۆ نەخۆشی خۆمان بیزانێت هەموو کاتێک تەندروستیت ئەکرێ فریای بکەویت و نەگەیتە ئاستێ و نەخۆشیانە بەڵام تکایە فریاکەوتنێکی زانستیانی بۆ بکە یانی مە چۆپەنابەری بۆ شتێک کە تۆ خۆت بەدڵتا ئەزانیت ئەوە ئیسیفادەت لێەکە پزیشکەیە زۆربەی کاتیش بە خۆڕاییە دایمە بچۆرە لایەن ڕێنمایەکان لەوان وەربگرە و بزانە ئەو شتانی کە پێت ئەڵێ ئەوانەیە کە زانستیە سواز بەخواستا سەرچاوی زانستی باشێتوانە لە ئینتەرنێت خۆشی سەیری بکە لەگەڵ پزیشکەکانە بەردەوام ببیت ئەتوانیت زۆربەی کات حاڵەتەکان تێپەڕێنی لا بەلا نەڕۆین لە شتەکانە دکتۆر ئێستا باسی ئینتەرنێتە کرد ئەگەرچی زۆر سوودی بە ئێمە گەیانەوە بەڵام لە هەندێک ڕۆوە بەڕاستی بەلا ڕێشمانە باد بۆ نمونە هەندێک دەرمان هەیە بە ئۆنلاین ئەڵێ ئەمە نەخۆشی شەکرا بڕێنێ ئەمە بۆ زەعیفی زۆر باشە ئەمە بۆ فشاری بەرزی فشاری خوێن زۆر باشەیتر بە جۆرێک ڕێکلامی بۆ کاپێتەڵە لە ماوەی مانگێک یان کەمتر لە مانگ تۆ نەخۆشیە پەڕێنی تۆ چی هەیە بۆ کەسانی کەوانە بەکارهێنن خۆل ئەکرێ فعلەن هەندێک بەڵگەی هەبێ بەڵام کێشەکە لەوە لە هیچ وڵاتێکە دەرمان بەکارێنان بەبێ گەڕانەوە بۆ پزیشک نابێ ئەکرێ من بڵێم فڵان شتم هەیە بەکاری بێنە بە سوودە بەس کە ناوی دەرمانە لێنا ئەبێ بچێتەوە لای پزیشک چکە ئەگەر پەکە بکەوێ خوانەکردە هەر پزیشک دوای لە نەخۆشخانەکە فریاتەگەر زانیاراغال پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناوەکان دەستە خۆش بە دکتۆر زۆر بەخێر بێت دووبارە